یا الله خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. زۆر بەرنامە و گفتوگۆ و دیبێت لەسەر پرسی ئەو دۆخە چەقبەست و هەرێمی کوردستان و ئەو دۆخە ئاڵۆزوو هەموارە دارایی و ئابووری و ژیان و ژیاری خەڵکی کوردستان کرا. جارێکی تریش بە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ جەنجی ئێران دەستی پێکردوتەوە و ئێمە شایەتی شەوانە و ڕۆژانە شایەتی بردومانکردن و شەهیدکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی لە چەند ڕۆژی ڕابردوودا سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان پەیامێکی گشتگیری هەبوو. پەیامەکەی زۆر ڕۆن و ڕاشکاو بوو بەرامبەر هەموو دۆست و یاخود یار و نەیاری کورد، نەک تەنها پارتێکی سیاسی، نەک تەنها دەڤەرێک، بەڵکو بۆ هەموو هەرێمی کوردستان. لە پەیامەکەی سەرۆک بافڵەوە بۆ پێکێنانی کابینە و دۆخ و گزەرانی خەڵکی کوردستان هەمووان تاو توێ دەکەین لەگەڵ بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان. یەک شتی خۆشە هەموو جارێک کە بەرنامەکەی لە کاک لوقمان خەڵک داواکەڵێت هەفتەیەکی کەش تەکلیفی لێ بکە بابێتەوە بەرنامە کاک لوقمان، بۆ ئێمە زوو ماندوو دەکەین بە سوپاسێکی زۆرەوە. سوپاسەکەم کاک لوقمان. با لە پەیامەکەی سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵەوە دەست پێ بکەین. کاک لوقمان، ئەم پەیامە لە چیەوە سەرچاوەی گرت و بۆچی؟ بەناوی خۆی گەور و میهرەبان، سڵاو ئێوە بینەرانی عزیز. خۆتان نەزان هەلومەرجی کوردستان و هەلومەرجی ناوچەکە و دۆخی سەقامگیری ناوچەکە بە تەواوەتی تێک چووە و شەڕێکی گەورە لە ناوچەکە ڕوویدا و بیرمان نەچێ هەر لە بیدای و دەستپێکی شەڕی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و ئێران لەلایەکی تر دیسان سەرۆکیەتی نیشتیمانی کوردستان سەرۆک بافڵ پەیامێکی ڕوونیدا بۆ ئەوەی کەوا هەرێمەکەمان لەو شەڕە چاوەڕوان نەکراوە یان لەو شەڕە نەویستراوە کە هیچ بەرژەوەندیەکی ئێمەی تێدا نییە هەرێمەکەمان پارێزراو بێ و ئێمە بە هیچ شێوەیەک خەڵکی کوردستان تەڕەف نییە لەم شەڕە، بەڵکو خەڵکی کوردستان ئەوێ وڵاتەکەی خۆی بپارێزێ پەیوەندیەکی هاوسەنجی لە نێوان وڵاتانی دەر و دراوسێەوە لەگە وڵاتانی هاوپەیمان و تەنانەت ئەمریکاشدا هەبێت. بۆیە ئەو کاتیش پەیامێکی ڕوون بوو و لەسەر ئاستی ناوخۆشدا ئەوەی ماگەدار بین چەندین جار سەرۆک بافڵ پەیامی دەست پێشخەری نرد بۆ ئەوەی کەوا هێزە کوردستانیەکان کۆبوونەوە بکرێ، ئامادەکاری بکەین بۆ ئەوەی کەوا هەوڵ دەین کورد بەیەکگرتووی دەرکەوێ بۆ ئەوی بتوانین وڵاتەکەمان لەو شەڕە ماڵوێرانیکاری کە لە ناوچەکە ڕوودا بیپارێزین. خۆشبەختانە ڕۆڵی سەرۆک بافڵ ئەو کاتیش هەم لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئێرانیش و لەگەڵ هێزە عێراقیەکانیش ڕۆڵێک بوو بە ئاراستەیەک توانرا هەرێمی کوردستان لە قۆناغی یەکەمدا بە باشی پارێزراو بێ لەو ململانیان لەو شەڕەن چاوەڕوان نەکراوەی کە لە ناوچەکەدا ڕووەدا. ئێستا جارێکتر شەڕ و ململانی ڕوویداوە، بەداخەوە ئێمە لە کاتێکدا ئەو شەڕ و ململانی ڕووەدا دۆخی پەیوەندی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان لە ئاستێکی باشدا نییە لە سەروی هەمووشیانەوە پەیوەندی نێوان یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرچین بەرپرسیارەتی بەڕێوەبردن و پاراستنی ئەم وڵاتە لە پێش هەموو هێزەکانی تر لە ئەستۆی ئەم دوو هێزە سەرەکی هەرێمی کوردستاندایە و لە ساڵانی ڕابردووشدا لە مێژوش ئەم حەقیقەتە سەلمایە کە هەر کاتێک خەتەرێک ڕوو لە وڵاتەکەمان کردێ مەترسیەک لەسەر میلەتەکەمان هەبووە ئەگەر یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان لە پێش هەمویانەوە یەکێتی و پارتی دەستەبەر بوو بێ وڵاتەکەمان پارێزراو بووە، ئامانجەکانمان بەدی هاتوون و کورد تێدا برا و سەرکەوتوو بووە بێگومان پێچەوانەکەشی ڕاستە. ئەزمموی شەڕی داعشمان لەبەرچاوە، ئەزمموی شەڕی نووسینەوەی دەستوری عێراقمان لەبەرچاوە و ئەمانە هەموو ئەزمون بووینە کە لە ڕابردوودا بێچێتی و بێگرتووی توانیتمان قۆناغی سەخت تێپەڕینی لە ئێستاشدا وتارەکە و پەیامەکەی سەرۆک بافڵ مەبەستدارە بێگومان مەبەستدارە، ئەمە ڕاستیەکە سەلمێنێ بۆ ئەوەی کە ئێستا خەتەرێک لەسەر هەرێمەکەمان هەیە کە خەتەر هەیە، خەتەر لەسەر شارێک نییە بەتەنها لەسەر کوردستان یەک پارچەیە. کاتێک کە خەتەر لەسەر دهۆکە بێ لەسەر هەولێرە بێ وەکو وایە لەسەر سلێمانی بێ، کاتێک کە لەسەر سلێمانی وەکو وایە لەسەر هەولێر بێ. ئێمە بینی شەوانە هێرش ئەکرێتە سەر هەولێر و سەر سلێمانی و هەموو شارەکان بەبێ جیاوازی کەواتە ئێستا میلەت چی لێمەوێ؟ میلەت یەکێتی و یەکریزی لێمەوێ. ئێمە بەشێک نین لەم شەڕە، کورد بەشێک نییە لەم شەڕە، کورد خەتەر نییە لەسەر وڵاتانی دەر و دراوسێ و ئێمە هۆکار نەبووین بۆ هەڵگیرسانی ئەم شەڕە کەواتە ئەمە بێ بەیەکگرتووی ڕوبەڕووی ئەم دۆخە ببینەوە کە بەسەر وڵاتەکەماندادێ. ئەمە لە ڕوویەک پەیامێکە. لە ڕووکەی تر زۆر جار لێرە و لەوێ لە میدیا یەکێتی نیشتیمانی کوردستان بە زۆرێک لە زۆرەکان ئیتیهام ئەکرا
بەوەی کەوا یەکێتی بەرەو ئاراستەی دوو ئیدارەیی ئەچێ و هەرێمی کوردستان لەتەبێ و پێم وایە پەیامەکەی سەرۆک بافڵ پەیامێکی ڕوونە کە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئازاری جەستەیەکی نیشتیمان لە زاخۆ بەیە لە کفری و کەلار بە نسبەت یەکێتی نیشتیمانی کوردستان یەکە ئێمە بەیەک چاوسێرەکەن ئەمێنێتەوە ئەم پەیامە و ئەم نیەت ئەو خوێنەوەی جەنابەت ئەوەش نەبوو کە ئیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە زاری سەرۆک بافڵەوەکە بە هیچ شێوەیەک لەگەڵ دوو ئیدارەی نییە و ڕەتیشی دەکاتەوە و هەولێر ئازاری هەولێری پێش سلێمانیە بەخۆی لە ڕاستی دایەتی هەرگیز و هەرگیز خواستی دوو ئیدارەی نەبووە ئەمە تۆمەتێکی ناڕەوای ئاراستەیەکێتی نیشتیمانی کوردستانەکرێ بیرمان نەسێیەتی کاتی خۆی حکوومەتێکی لە سلێمانی هەڵوەشاندەوە لەگەڵ هەولێر تێکەڵی کردەوە دەست پێشخەریەکی گەورە بوو کە ڕەوانشاد سەرۆک مامزەلال دەست پێشخەریەکی گەورەی نواند لەوەی کەوا حکوومەتی هەرێمی یەکخرا بۆیە یەکێتی قەت لەوە نەبووە بەڵام لێرە و لەوێ خەڵک لە میدیا یەکێتیان بەوە ئۆتیهامە کرد ئەمە من پێم وایە وەڵامدانەوەیکی دروست بوو بۆەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە بەرپرسە زانێ نیشتیمان بە یەک پارچە و یەک جەستە ئەزانێ و دیسان ئەڵێم خۆی بە بەرپرسە زانێ بەرامبەر بە سەلامەتی ئەمنی ژیان و گوزەرانی هاوڵاتیەک جا ئەم هاوڵاتیە لە زاخۆ بێ لە دهۆشی دەلال بێ لە هەولێری خۆشەویست بێ یا لە گەرمیانی ئەنفال کرا و لە سلێمانی پایتەختی ڕۆشنبیری بێ بەیەک مەسافە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەبینی و بە دیاری کراوی گەنجی ئەم پەیامە لە هەلومەرجی ئێستادا کە دۆخی پێکهێنانی کابینەی تازەی حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک لە زۆرەکان بە بنبەست گەیشتووە بمانەوەیان نەمانوێت ئێمە لە ململانەیەکی قڕز داینە ئێمەوە ئەتوانم بڵێم بڕواناکەم لە هیچ وڵاتێکی دنیادا پێم وایە ستانداردە کەشمان شکاند قۆناغەکەمان تێپەڕان کە نزیکە بینەوە لە 2 ساڵ هەڵبژاردنێک کراوە تاکو ئێستا حکوومەت پێک نهاتووە ئەمەش دیسان پەیامێکی ڕوونە و ئەبێ تەڕەفی بەرامبەر من پێم وایە بە پیر ئەم بانگەوازە بێ و ئێمە چاوەڕوانی ئەوین کەوا لە قۆناغی ئێستادا هەست بە بەرپرسیارەتی بکەین دەست لە سەبرینەکانماندا بنین لە پێناوی پاراستنی میلەتەکەمان دەست لە سەبرینەکانماندا بنین لە پێناوی سەلامەتی وڵاتەکەمان دەست لە سەبرینەکانمانداین لە پێناوی ئەوەی کەوا هەرێمی کوردستان و خەڵک و خاچی هەرێمی کوردستان لەم ململانەی خوێناویە کە لە ناوچەکەدا ئەگوزارێ بیپارێزین جگەلەوە لەو پێشهاتە چاوەڕوان کراوانەش بیپارێزین کە ئەگەری گۆڕانکاری لە جوگرافیای ناوچەکەدا هەیە بە پێی ئەو ململانەی تازەیە کە لە ناوچەکەدا ڕوەدا پێم وایە پەیامەکەی سەرۆک پەیامێکی ڕوونە و ئومێدوارم پێت وایە شتی تازەتر بەڕێوە ئەبێت یعنی لە ئاستی ناوچەکە من لە دەست پێشی بەرنامەکە باسم کرد من ئاگادارم لە قۆناغی شەڕی یەکەمیش چەندین جار سەرۆک بافڵ داوای دانیشتنی دوو قۆڵی یان چەند قۆڵی یان هێزە کوردستانیەکانی کرد بۆ ئەوی بتوانین کوردیش بەیەکگرتووی ڕوبەڕووی ئەم قۆناغ بێتەوە بەداخەوە ئەو کات لا ئاستی پێویستدا بە پیر ئەم بانگەوازە ناتە من ئومێدەوارم ئەم بانگەوازە و ئەم ڕاگەیاندراوەی ئەم جارە کە ئەمە حقیقەتێکی دەرخست کێچێتی نیشتیمانی کوردستان جگە لە پاراستنی بەرژەوەندێ باڵەکانی میلەتەکەمان هیچ شتێکی تر نییە لە ڕوانگەی بیر و دیدی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە وەک چۆن لە ڕابردوودا بەرژەوەندێ باڵەکانی میلەتەکەمانی خستۆتە سەروی بەرژەوەندی حیزبیەکانی لە ئێستاشدا کاتێک کە خەتەر لەسەر وڵاتەکەمان هەیە یەکێتی هاوشان دەستی ئاشتی دەستی تەبایی دەستی برایەتی درێژەکە بۆ ئەوی بین ئەم قۆناغە چەق بەستوی هەرێمی کوردستان تێپەڕینین وەڵامی دەست درێژەکانی سەرخاچی هەرێمی کوردستان بێگرتووی بە تەبایی بە پێکهێنانی کابینەی تازای حکوومەتی هەرێمی کوردستان وەڵام بدەینەوە من پێم وایە ئەمە ڕێگا تازەکەیت چونکە ئەگەر ئێمە تەماشە بکەین لە ساڵانی ڕابردوودا هەرێمی کوردستان لە نەتیجەی ناتەبایی لە نەتیجەی یەکتری نەخوێندنەوە لە نەتیجەی بڕوانەبوون بەکاری هاوبەش لە نەتیجەی نەبوونی شەراکەتێکی ڕاستەقینە لە کۆی زومگە هەستیارەکانی حکومڕانی لە نەتیجەی دید و تێڕوانینی جیاواز لە نێوان ئێمە و پارتی بۆ شێوازی شەراکەت و حکومڕانی و تێکچوونی هاوسەنجی چیمان لەدەستداوە لە هەرێمی کوردستان لە بواری ئابووریدا سەربەخۆی نەوتی هەرێممان لەدەستدا قانونی من ئەوانم بە پرسیارێکتر ئامادەکردبوون ئێستا لە کاتێک قسە بۆ مات بەڵێ باشە بۆت باس بەڵێ سەربەخۆی ئابووری هەرێم ئەوەی کە پێ ئەگۆترا و هەناردەکردنی نەوت کە ئێمە یەک دنیا تێبینی و سەرنجمان لەسەری هەبوو بەڵام هەرێم فرۆشتنی نەوتی لەدەستدا قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان لەلایەن محکەمەی فیدراڵیەوە هەڵوەشایە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان ئێستا بە بەردەوامی لەژێر گەمارۆدانە و بەهۆی نەبوونی سیستەمێکی یەکگرتووی گومرجی یان کۆمەڵێک سەرنج و تێبینی ئەمەش لە بەردەم هەڕەشەدایە مەتاڕەکان کە پێشتر زیاتر سربەخۆیان هەبوو ئێستا بە زیاتر لەژێر کۆنتترۆلی عراقدانا
هەرێمی کوردستان خاوەنی کۆمسیۆنێکی سربەخۆی هەڵبژاردن بوو نەمان ماوە تەنانەت قانونی سربەخۆی هەڵبژاردننی خۆشمان لە هەرێمی کوردستانی ئەمە لە نەتیجەی چی بووە ئەمە هەمووی لە نەتیجەی ناکۆچی و ناتەبایی بووە ئەمە هەموو هەمووی حەفۆمکە بە ئەمە دەم جوولێتەوەکەم هەمووی لە نەتیجەی نەبوونی شەراکەتێکی ڕاستەقی نەبووە لە جومگە هەستیاریەکانی حکومڕانی ئێمە حکوومەتێکمان پێکێنەوە بەرەنجامی ڕێکەوتنیەکە پێش هەمویان لە نێوانی ئێمە و پارتی ئەوجار لەگەڵ گۆڕانیش هێزەکانی تریش بەڵام ئەم ڕێکەوتنەوە خۆی لەبەرەوەی جێبەجێ نەکرا لەبەرەوەی شەراکەت پێشێلکرا لەبەرەوەی یەک تێڕوانینمان نەبوو بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان سەرنجامی ئەوە هەرێمی کوردستان وردە وردە دەسەڵاتەکانی بەرەو کەمبوونەوە ئەچن ئێمە لە بەغدا ئێستا بە یەک تیم ناچین شاندی حکوومەتی هەرێمی کوردستان ئەچێت ئێستا داوای و داخوازی مافەکانی خەڵکی کوردستان کە ئەکەوێتە بەردەم کێشە و لە ئێستادا گەورەترین شت بەنسبەت هەرێمی کوردستان چییە؟ هاوڵاتی چی لە ئێمە ئەوێ؟ هاوڵاتی ئاسایشی ئەوێ ئەمنیەت و ئاسایش و سەقامگیری ئەوێ لە هەرێمی کوردستان خزمەتگوزاری ئەوێ و موچێ ئەوێ ئاسایشەکەمان لە خەتەردایە موچەکەمان زەمانەتی مانگانەی ئەو حاڵیەتی خزمەتگوزاریشمان ئەبینین کە لە ئاستی پێویستدا نییە و ناعەدالەتی لە جێبەجێکردنی خزمەتگوزاردەرە لەبەرەوەی خاوەنی بودجێکی یەکگرتوونین ئێمە زیاتر لە 14 ساڵە هەرێمی کوردستان خاوەنی بودجە نییە خاوەن حیساباتی ختامیش نییە لە پەرلەمانی کوردستان کەس نازانێ هەرێم داهاتی چەندە و چۆن سەرفەکرێ و بە چ شێوازی پرۆژاکرێ خەریکە ئەگەر پرۆژەیەکیش ئەکرێ لە هەرێمی کوردستان پرۆژەکە وەکو ئەوەندەی نمایشی وەکو دەستکەوتێکی حیزبی بۆ ئەکرێ ئەمە وەکو زۆر باشە کاک لوقمان بەشەکومی بۆ ناکرێت بۆیە چۆن ئێمە توانین ئەم ڕێڕەوە ڕاستکەینەوە باش ئەم ڕێڕەوە با جوملەکەم تەواوکەم ئەم ڕاستکردنەوەی بە تەنها و تەنها بە سازشکردن بۆ یەکە بێ سازش بۆ یەک بکەین عیبە نییە لەگەڵ یەک دابنیشن ڕێگا دروستەکەیە بۆ یەک تەنازل بکەین ڕێگا دروستەکەی لەوەی کە ڕۆژ بە دوای ڕۆژ هەرێمی کوردستان یعنی هەندێک لە برادرانی پارتی دموکراتی کوردستان بەشێک لە برادرانی پارتی دموکراتی کوردستان ئەڵێن یەکێتیش لە ناو حکوومەت نەبێ و تەسیری نییە حکومڕانەکەوانی شانەدەن کە هیچ مەترسی لەسەر نییە و هیچیش لە دەست نەدراوە بەڵام پێت وایە لە بۆ نمونەگەر قیاسی 5 ساڵی ڕابردووە بگرین فەرقی زۆر زۆرە لەگەڵ ئەوەی کە هەرێمی کوردستان لە دەستی داوە بەهۆی ئەو عینادی و خۆسەپێنیانەی هەندێک جار هەندێک برادرەوە کراوە من پێم وایە ئەو چەند خاڵێک کە من ئاماژەم پێدا کە هەرێمی کوردستان ئەگەر بەراورد بکەین بەجاران هەرجگە لەوە خاڵێکی تر لە پێش 2021 طبعا لە 21ەوە تقریبا نەتوانم بڵێم دۆ خێرم وردە وردەمە لە پاشە لە هەژدەوە لە پاشە کشەداینە بڵێ لە چواردەوە دەستی بەڵام بە دیاریکراوی لە 21 کە حکوومەتی عراقی پێکات تەواو هەرێم لەت بوو هەرێم لەت بوو چونکە ئەو کاتی پارتی دموکراتی کوردستان چوە هاوپەیمانیەتێک لەگەڵ سەدر و عەلبوسی بۆی زۆرینەیەکی پەرلەمان دروستکەن و بەبێ حیسابکردن بۆ هێزەکانی تر حکوومەت پێکبنن کە سێکی پەکخەر پرۆژەکەیانی لەبار برد لەو کاتەوە وردە وردە ئێمە دەستکەوتەکانمان لە دەستداوە وردە وردە پاشەکشەمان کردووە لە بەغدا جاران دەباشان قەلاچۆلان دوکان و پیرمام و هەولێر ناوەندی کۆکردنەوەی سەرکردە ناکۆکەکانی عراقی بوو بۆ پێکێنانی حکوومەت ئەی ئێستا ئێمە لەکوێین ئێستا ئێمە لەکوێین ئێستا ڕۆڵی کورد لەکوێ ئەبێ پرسیارێک لە خۆمان بکەین ئەمە بەرەنجامی چی بووە ئەمە بەرەنجامی ناکۆچی و بەرەنجامی سیاسەتی تاکڕەوی بووە کە ئێمە هەمیشە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەختەمان لێی گرتووە هەمیشە ئێمە لەگەڵ برایانمان لە پارتی دموکراتی کوردستان کە ئێمە بڕوامان بە هاوخەباتی و هاوبەشی و پێکەوە کاردکردن هەیە لە پێناوی میلەتەکەمان هەم تاکیدمان کردەوە ئەگەر ئێمە بەیەکەوە بین ئەگەر هاوسەنجی لە حکومڕاندا بێ ئەگەر شەراکەت لە جونگە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا بێ ئێمە ئەتوانین بەیەکەوە میلەتەکەمان بگەینە کەناری ئارام ئەتوانین بەیەکەوە گرفتەکانی میلەتەکەمان چارەسەرکەین ئەبێ بەیەکەوە شان بدەین بۆەوەی ئەم قۆناغە سەختە تێبپەڕینین بەداخەوە تا ئێستا کە ئێمە قسەی تێداکەین ناکۆچی و دووبەرەچیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو خراپتر ئەچێت لێکترازان خراپتر ئەبێ خەڵکیش ناومێدتر ئەبێ بەڵام ئێستا ئومێد و دەرچەیەک باسیەوەکەین لە ئومێد و دەرچەیەک لە ڕاگەیاندرەوەکەی سەرۆک بافڵەوە دروست بوویتەوە جارێکتر شەقام و خەڵکی کوردستان دڵخۆشە پێی باش ئومێدێکیان لەسەر هەڵچینی و ئومێدەوارین کە ئەم بانگەوازە سەرەتای دەستپێشی کردنەوەی گرێچوێرەکان بێ بۆ ئەوی بتوانین ئێمە باش ئەوەی لە ئەعلاممان دیتمان و دووتومانە کاک لوقمانەوەی بینیومانە لە ئەعلام
تەنها کاردانەوەی ڕۆشنبیر و قەڵەم بەدەستون و سەر و خەڵک دڵی پێخۆش بووە خیتا گوتارێکینێتەوەی تێدا بۆ ناوەڕۆشی پەیامەکەی سەرۆک بافڵ لە ژێربەژێر و نهێنیدا پەیوەندی کراوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان ینی دەست جوابی ئەو سەلامە درابێتەوە ئەو گوتارە درابێتەوە لە ڕاستیدا من چاوەڕوانی ینی کاردانەوەی زۆر یەجگار باشتر بووم بەڵام ئەوەی من بزانم پەیوەندی گفتوگۆ نەپچراوە پەیوەندی هەیە ڕاستە دانیشتنی کراوە ئەوە نەبووە بەڵام هەوڵەکان هەن و یەکێتی نیشتیمانی کوردستان قەناعەتی بەوەیە پێشوازی ڕاشمان گەیاندووە لە ڕابردوو لە ئێستاشدا تاکی دەکەم یەکێتی پێشوازی لە هەر دەست پێشخەریەک ئەکا بە ئامانجی کۆبوونەوە بە ئامانجی چارەسەر نەک کۆبوونەوە لە پێناوی کۆبوونەوە بە ئامانجی دۆزینەوەی چارەسەرێک بۆ ئەوی بتوانین حکوومەتێک لەسەر بنەمای شەراکەتێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان پێک بینی بۆ ئەوی بتوان ئەم قۆناغە دەرباز بکەین بۆ قۆناغ لەوە زیاتر نییە لەوە ینی کەمترتان ناوێت بێگومان دۆخی ئێستا هەرێمی باش کاک لوقمان بەبێ شەراکەتی ڕاستەقینە هەستیارەکانی حکومڕانی بێگومان ئەم تایتڵی بەرنامەکەی من چەق بەستووی بنبەست و لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان بنبەست و چارەسەریدا ئێوە لەگەڵ پارتی دموکراتی کوردستان ئێستا گەیشتونەتە تەواو بنبەست هەموو دەرگا و کۆڵان و فەرعەکانتان لێکتر داخستووە یان پەیوەندیتان هەیە ینی شتێک لانیکەم بە مەسز بە یەکتر ئەڵێن نا ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ داخستنی کۆی پەیوەندیەکان نین من ئیشارەتم پێکرد قەدەری ئێمە وایە ئێمە لە وڵاتێکین و ئێمە بەرپرسیارەتی ئەو وڵاتەمان لەسەر شانە و ئێمە ڕووبارێک خوێنمان لە پێناوی ئەم ئازادە بەخشیە قوربانیمان بە باشترین لەسەرکردە و فەرماندە و پێشمەرگە قارەمانەکانی خۆ بە قارەمانەکانمان لەم میلەتەداوە بۆ دەستەبەرکردنی ئازادی بۆیە ئێمە دڵمان بۆ وڵاتەکەمانە سووتێ خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە میلەتەکەمان و بەرامبەر بە وڵاتەکەشمان بۆیە لە هەر کاتێکی سەختیشدا قەت یەکێتی نیشتیمانی کوردستان دەرگای گفتوگۆ داناخە پەیام گۆڕینەوە بەڵێ پەیام گۆڕینەوە هەیە و ئێمە بێئومێد نین لەوەی کە 2000 هەر ئەبێ بگەین بە نەتیجەیەک چونکە میلەتەکەمان لە هەمومان و لە هەموو شتێک گەورەترە و ئامانجی میلەتەکەمان و پاراستنی میلەتەکەمان لە هەموو شتێک گەورەترە بۆیە هەنگاوە بێت ئەبینین خەڵک هەنگاوە بینێ لەو ماوەی ئینشاڵڵا وەڵڵا ئێمە من نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانت پێڵێم نیەتی یەکێتی و ئامانجی یەکێتی تێپەڕاندنی ئەم قۆناغەیە و ئەم قۆناغە شڕونە ئەم نیەتە لای ئێمە و لای خەڵکی کوردستانیش وایە ئێمە ڕەنگە لە ڕابردوودا کۆمەڵێک پرۆسەمان تاقی کردبێتەوە بەڵام کاتێک کە شەراکەتی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان تێکچوو هاوسەنجی تێکچوو تاکڕەوی لە حکوم لە بڕیارداندا هاتەکایەوە گەیشتین بەم دۆخە ئێستا چۆن نەتوانێم ڕێڕەوە ڕاستکەینەوە بەهێنانەکەی شەراکەتێکی ڕاستەقینە باشە شەراکەت ڕاستەقینێت جارێکی دیکە هەستیاریەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان چونکە ئێستا ئێمە ئەتوانم بۆ یەکێتی ئەوە بۆ یەکێتیتانە شەڕی یەکێتیەکە شەڕی میلەتەکەمانەکەین ئێمە شەڕی حیزبەکەمان خۆی لە پێناوی مەسلحەت و بەرژەوەندی خەڵکی کوردستان دروست بووە خەباتەکەین بۆ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان بۆیە ئەم شەڕی حیزبی نییە ئەم شەڕی خەڵکە شەڕی خەڵکی کوردستانێکین و ئێمە ئەم شەڕش بە ئەرک و واجباتی خۆمان نەزانین بۆیە پێمان وایە دەربازکردنی ئەم قۆناغا تەنها و تەنها بە ڕنگدانەوەی شەراکەتێکی حەقیقی ئەبێ لە کۆی جونگە هەستیارەکانی حکومڕانی و بە یەکگرتووی یەکدەنجیمانە بێ لە بەغدا بە یەکگرتووی و یەکدەنجیمانە بێ لە بەرامبەر وڵاتانی دەر و دراوسێ کاتێ ئێمە یەکگرتوو یەکدەنجین ئێران زیاتر حسابمان بۆکە تورکیا زیاتر دەستی دۆستایەتیمان بۆ درێژەکە و هێزە عێراقیەکانیش باشتر هەماهەنگ و هاوکارمانە بن ئەگەر نا ئێستا دۆسیەی هەرێم سیر کە ئێمە گەیشتوینە کوێ سەیری کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکانی دەرەوەی هەرێمی باش ئێستا ئەگەر دۆسی هەرێمکووکیەک نین ئێمە لە مووسڵ یەک نین ئێمە لە خانەقین و لە مەخمود پشتمان لە یەکتری کردووە بۆ چاومان لەوێبی خەڵکێکی تر هێزێکی تر دەعەرەب لە شیعە لە کوردی سۆستر بی کاتێک کە ئەڵێ خۆ کوچک لە ئاگر گرمتر نییە ئێمە ئەگەر خۆمان لەگەڵ یەکتەبانە بین چاوەڕی چی بینەوەن شەفاعەت و پشتیوانیمان بکەن بۆ ئێمە ئەم ئەزموانمان تاقی کردوتەوە ئێمە پێمان وایە ئەگەر لە مرۆڤێکی ببوورە کاگومان لە مرۆڤێکی زۆر گەشتبینەوە بۆ مرۆڤێکی ڕەشبین مەلەفی هەرێمی کوردستان پەرپەڕە هەڵداتەوە
لەوە مەلەفی ئابووریەوە مەلەفی پەیوەندی ئیقلیمیەکانە نێو دەوڵەتیەکانە ناوخۆیە ئابووریە خزمەتی خەڵکە هیچ مەلەفێک هەیە ئینسان زۆر دڵی پێخۆش بێ بڵێ زۆرمان لە ئێستادا دڵمان بۆ لاپەڕێ خۆش بڵێ بڵێ نا لە ئێستا ئێمە لە مەلەفی پەیوەندیەکانی دەرەوە خۆتان نەزانین ئێمە بە یەکدەنگ نین و حقیقەتێک ینی زیاتر پەیوەندی حیزبەکان تەحەکومەکەن بەڵێ ینی هیچ مەلەفێک نییە لە هەرێمی کوردستان ناتوانم بڵێم مەلەفی یەکگرتوبی یەکشت پێچی وەبەستینەوە کە هەردوو هەمومان خاڵکی هەرێمی کوردستانین و لەسەر ئەم خاکە ئەژین و ئەرک و بەرپرسیارەتی ئەم وڵاتەمان لە کاک سعدی لەمە ڕابردووتی بەس زمانی کوردی هاوبەشین زۆر خاڵی هاوبەشمان هەیە بەڵام ئەبێ خاڵ هاوبەشەکانمان زۆر زیاترن لە خاڵە ناکۆکەکانمان بەڵام ئەبێ خاڵە هاوبەشەکانمان کۆکەینەوە من دیسانی شەڵێم ئێمە ئەو ئەزمموی سیاسەتی پەراویست خستنی یەکتریمان تاقی کردەوە شەڕکردمان تاقی کرد تاقیمان کردەوە حەقا دەرس و پند و عیبرەت لە ڕابردوو وەربگرین بین تەنازول بۆ یەکتری بکەین خۆمان دەستی یەکتری ماس بکەین باشترە لەوەی هێزێکی دەرەچی بێ بە ناساری ڕێکمان بخە ئەمە ڕێگا دروستەکەیە بەڵام ئەمە بە شەراکەتێکی هاوسەنجی ئەکرێت لێتان ناشارمەوە یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستانەوە بەرنامەیەکی هەبوو بۆ پەرلەمانی عێراق و بۆ ئێستاش ئێمە لەگەڵ ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانین لە هەرێمی کوردستاندا لەگەڵ هێنانەکەەوەی شەراکەتێکی ڕاستەقینە لەگەڵ دادپەروەرین لە پرۆژەی خزمەتگوزاری و لە دابەشکردنی داهات لەگەڵ ئەوەی نەدام و دەستگا خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەموو هاوڵاتیان وەکیەک بن لەگەڵ ئەوەی ئێمە لە بواری ئەمنی لە بواری پەیوەندیەکانی دەرەوە لە بواری خزمەتگوزاری بەیەکەوە ئۆباڵی لێکەوتەکان و مەسئولیەتی ئەم میلەتە بەیەکەوە هەڵبگرین ئەمە لەکوێ بەرژەوەندی حیزبی تێدا ئەمە لەکوێ خراپەی تێدایە بۆیە ئەبێت تەڕەفی بەرامبەریش بە هەمان نەفەس بێتە پێش بۆی بتوانین لە ناوەڕاست بگەینە کاک لوقمان ئێستا بەڕاستی مەسەلەن بە دەرعەباس و شارەکانی ئێران بردومانەکرێن لێرە زۆر بە خێرایی نرخی بنزین بەرز بووە بنزین لە ماتۆر سوارێکی کاسبەوە تا ئەگاتە کەسێک کە بۆ ڕفاهەتی خۆی سارێک بەکاردێنێ پێویستە ڕۆژانە غاز بامان شێوە مەسەلەن نرخی مریش گران بۆ نرخی گۆشت گران بۆ نرخی خواردن گران بۆ 45 ڕۆژ مەعاش نەهات یعنی خەڵک تەنها چاوی لەسەر پارتینێ چاوی لەسەر یەکێتیش ئەوە دەزانن وانە لە حاڵەتی چوار قسەی یەکێتی چییە بەڕاستی مەسەلەن لە دوو هەفتەی ڕابردوودا نرخی لیترێک بنزین لە 650 دینارەوە بڕاتە 1500 دینار دوایی بڵێ وەڵا دەستکەوتەوە خەڵکی نەیاڵە بڕنەوە سەر جادە دڵی خۆتانی پێخۆشکەن و شاوی هەڵپەرچێ بکەن کردمانەوە بە 800 یعنی ئەم جۆرە حکومڕانی کە چ جۆرە بەڕێوەبردنێتی خەڵکە قسەی یەکێتی چیە لەو بارەی زۆر جارەڵێن خۆی یەکێتی شەریکە بۆ یعنی ئەم خەڵک تاکی تەماشای ئەو شتانە بکە کاگوڵمان من یەکێتی جارێ لە بەرپرسیارەتی ڕناکات ئەوە حقیقەتێکەوە سەرماندومانە بەڵام ئێمە من پێشتر لە باسم کردوتم خەڵک ئاسایش ئەمنیەت و ئاسایش وە خزمەتگوزاری وە موچێوێ خزمەتگوزاری خۆتەزانی نەعەدالەتێکی ێجگار زۆر هێمە تێبین و نەمان شاردوێتەوە ڕەنگە دەیان بەرنامەمان کردبێ لەسەرەوەی کە چۆن نەعەدالەتیە چۆن داهات بە نایەکسانی دابەشەکرێت چۆن گەماروی ئابووری خرێتە سەر چەند شارێک و شارێک پارەی هەبێ پرۆژە بکە پارەی نەبێ پرۆژە نەکە ئەمە بڕۆ ناکەم لە سیستەمی حکومڕانی هیچ شتێنەکە بێ جگەلەوە نرخی بنزین هیچ مانایەکی تێدا نییە ئەوە گران بێت هیچ معنای نییە چونکە 50,000 بەرمیلی ڕۆژانە لە عێراق گلە درێتەوە بۆ هەرێم تەسەڕوفی پێکا بۆ وەبەرهێنا بۆ پڕکردنەوەی ناوخۆیی بۆ بەرهێنان بۆ مشتەقات و پێکاتەکانی ناوخۆیی بۆیە نرخی بنزین هیچ مانایەکی نییە بەو شێوەیە گرانبی جگەلەوەی نرخی کارەبە هاوڵاتیان تێبینی نرخەکانی خزمەتگوزاریەکان تر لەسەر هەمووشیانەوە باج و دەرامەت لە هەموو دنیادا باج بە قانونە سەپێ و بە قانونیش لە ئەبرێ لەلای ئێمە بەڕێنمایی و حکوومەت لە زیاتی پەرلەمان و لە زیاتی موسساتی دەستوری قەرارەدا و باز بەکەی خۆی زیاد دەکا و لای ئەبە ئێمە ئەگەر ئێمە لەسەر چی تێبینیمان هەیە خۆڕۆڵی یەکێتی ئێمە ناچین بکەین بە شەڕ لەسەر ئەم بابەتە ئێمە شەڕی ئەعلامی و شەڕی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیمان کردیە شەڕی پێکەین جێڕانەوەی هاوسەنجیمان کردیە ئێمە نەمان شاردوێتەوە لەم شێوازە ڕازینی ئێستا کە ئێمە دەینە سەر پێکێنانی حکوومەت و لە سەروبەندی گفتوگۆ داینەوە و نەشگەیشتینە نەتیزە لێرە و لەوێڵان کاکە فەرموون با پەرلەمان کاراکەینەوە بەڵێ بۆ پەرلەمانکاران ناکەنەوە بڕۆن لەگەڵ پارتی دموکراتی کوردستان گرێ کوێرەکە بکەنەوە ئێمە پرسیارێک بەڵێ
ئێمە و پارتی لەسەر حکوومەت نەگەیشتینە نەتیجە لەسەر دیدگای هاوبەش زوو گەیشتینە نەتیجە لەسەر پۆست ڕێک نەکەتی کە لەسەر پۆست ڕێک نەکەتین لێت ناشارمەوە ئەمە ئاماژەیە کە بەدیدی من کە دیدگای هاوبەشیش نیەتی جێبەجێکردنەکەی نەبووە چونکە لە ڕابردوش دایمە چەندی ڕێکەوتنی اتفاقمان هەبووە بەڵام کاتی نەتە سەر جێبەجێکردن لەسەر وەڕقشتی جوانمان نووسیتەوە بەیەکەوە ئیمزای باشمان کردی لەسەر وەڕقە بە جوانی بەڵام لە مەیدانی عملدا کاری پێ نەکرایە بۆیە کاتی لەسەر پۆست ئێمە ڕێک نەکەتین ئێستا ئەڵێن با پەرلەمان کاراکەین پەرلەمان ئێمە پەکمان نەخستێت تا کارێکین بە پێی عورفی سیاسی لەنۆ کابوونەی ڕابردوودا پێشتر ڕێکەوتن لەسەر پۆستەکان کراوە زانیتیان چه حیزبێکە بێتە سەرۆکی پەرلەمانیش چێ ئەبێتە جێگیری سەرۆکی پەرلەمان تەنانەت عێراق وەرگرین کاکە ئەرێ پێش ئەوەی ئێمە بچینە جەلسەی پەرلەمانی عێراق نەمانەزانی جێگیری سەرۆکی دووەمی پەرلەمان بۆ پارتی دیموکراتی کوردستانە جێگیری یەکەم بۆ شیعەکانە سەرۆکی پەرلەمان بۆ سوننەکانە ئەی لە نێوان خۆیاندا هێزە شیعە سوننیەکان سەرۆکی پەرلەمانیان ساغ نەکردەوە کاندید ئەو کات چوونە ناو هۆڵی پەرلەمان ئێ باشە پەرلەمان چۆن کارا بکەینەوە ئێمە بەبێ ئەوەی هیچ ڕێکەوتنێک بکرێت جەنابەت پەرلەمانتار بووی سودێکی کاک لوقمان وجدانیان یعنی ئەو بەرگە سود نا تواز لە سود بینە نە سود بۆ دو چارەسەری و دۆخە ئەنجامی نابێ ئێستا ئێمە 39 کورسی پارتی دیموکراتی کوردستانی 39 کورسی ئەڵێن پەرلەمان کارا بکەینەوە هێشتا ئێمە نەگەیشتنە ڕێکەوتن هێزەکانی ترشی ئەلانیان کردی ئەڵێن ئێمە تەڕەفی هیچ لایەک نابین باش ئێمە چوینە ناو هۆڵی پەرلەمان ئێمە 39 کورسی و 39 کورسی 39 کورسی نە سەرۆکی پەرلەمانی پێڵە بژێر نە جێگری پێڵە بژێر نە سکرتێری پێڵە بژێرێ ئەگەر بێکەوە نەچین ناو هۆڵ تەنانەت نیسابی جەلسەکە ئەوان دەڵێن یەکێتی 23 کورسی 39 کورسی بۆیە ئێمە 39 ئەو بڕایەوە تێپەڕیوە گوێ لە برای ئەو تێپەڕیوە بۆیە پەرلەمان چۆن کارابێتە بێمە ڕێکەوتنمان کردبێ لەسەر دابەشکردنی پۆستەکان لە عێراق نمونە دیمەوە لە هەموو وڵاتانی دنیا وایە پەرلەمان کارابوون خۆ بۆ نابێ پەرلەمانتارە بنێنی ناو هۆڵی پەرلەمان ئەبێ ڕێکەوتن نەبێ پارتی مەسەلەن جێگری دومی پارتی سەرۆکی پارتی ئەو داوا دەکات من پێم وایە داواکردنی ئەوەی بەتەنها ئەگەر ڕاستەکەن وەرن پەرلەمان کارا بکەنەوە ئەمە بۆ خۆت زیینەوەی لە پێکێنانی حکوومەت ئەمە بەڕای من ئەمە بکارێکی دروست نییە پەرلەمان کاراکەین و بەسەر چاو بەڵام با ڕێککەوین لەسەر پۆستەکان خۆ ئەگەر نیەت ڕێککەتن بیت ئێمە چەند بە چەند ساعتێک ڕێککەوین خۆ ئێمە گفتوگویەکی دوور و درێژمان کردی 6 مانگ گفتوگۆمان کردی لە ساڵ و نیوە گفتوگۆمان کرد لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان نەگەیشتینە نەتیجە خۆ ئێمە ئێستا هەردوو لامان نەزانین چیمانەوێ هەردوو لامان لە زمانی یەکتر تێ ئەگەین بۆیە بە چەند ساعتێک دەتوانین ڕێککەوین کاتی ئێمە لەسەر پۆستەکان ڕێکەتین ئەچینە ناو هۆڵی پەرلەمان و بەیەکەوەش و دەستەی سەرۆکایەتیش هەڵە بژێرین و پەرلەمانش کارێک ئیشی خۆی بکات بەڵام ئەگەر قەول بێ پەرلەمان بەتەنها دابنیشێ بۆی شەرعیەت بداتە حکوومەتێکی کاربەڕێکرد من پێم وایە ئەمە پاسا ئەخرەتوانێت لە ڕووی یاساییشەوە پەرلەمانە چاودێری ئەم حکوومەتە ناتوانێت چونکە متمانەی لەم پەرلەمانە باشە گریمانەوە ڕازی بوون هاوپەیمانێتەکەتان چوونەتە ناوە 39 کورسی و 39 کورسی و سەرۆکی پەرلەمان جێگر سکرتێرتان هەڵبژار خەڵ نابژێرین چونکە من ڕێک نەکەوت نانە گریمان با بە گریمانەیەک دابنین یەک سوودی هەیە ئەتوانرێت بانگێشتی وەزیرێک بکە ئەتوانێت مەسەلەن پەرلەمانتارێک بڕۆ لە مدیر عامێک پرسێتەوە نانە من باسەکەم ئەم پەرلەمانە ئەم خولە متمانەی نەداتە ئەم کابینەکە کاربەڕێکەرە و تەمەنی خۆی یەجگار زیاتر بەڕێ کرد بۆیە ئەبێ ئێمە لەسەر پۆستەکان ڕێککەوین ئەگەر نیەتمان ڕێککردنم پێم وایە پەیامەکەی سەرۆک بافڵ پەیامێکی ڕوونە دەست پێشخەریەکی باشە باراستەی کردنەوەی گرێچوێرەیەکی باش وەڕەوانەوەی تەمی ناومێدیە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو مەترسیەی کە هاوڵاتی هەیبوو لەسەرەوەی کەەوە هەرێمی کوردستان دابەشە بێ و ئێمە کەسی بەجیاتین مامەڵە لەگەڵ بەغدا ئەەکەین و هەرێمە بیتە دووەرێ ئەمە دەرخرا دەرکەوت کە ئامان جونیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک لە پەرهەنج یەکێتی نیشتیمانی کوردستان پەنابردن نییە بۆ لەتکردنی هەرێمی کوردستان گەڕانەوە بۆ قۆناغەکانی ڕابردوو بەڵام دیسانی شەڵێم ئەمەش چەپڵە بە دەستێک لێ نادرێ ئەبێ هەمومان هەست بە مەترسیەکان بە گرنگی قۆناغەکە بە ضرورەتی یەکبوونمان بۆ تێپەڕاندنی ئەم مەترسیانە بکەین بەوە ئەتوانین دەرگای گرێشوێرەکان بکەینەوە و دەرگای ئومێدێکی گەورەمان هەندێک جار کە لێدوانەکانی جێگری دومی سەرۆکی پارتیە سەرۆکی حکوومەتە بینی ئێستا بۆ منە لە چەند ڕۆژە ڕابردوو پرۆژەیەکی ئاویان کردەوە لە سنووری پارێزگای هەولێر ئەم پرۆژێ وەڵامێکە بۆ ناحەزان و نایاران ینی پرۆژێکی ئەو ینی تۆ
لەو ڕۆژهڵاتە لەو ڕۆژ لە باکوور هەموو ڕۆژێ خەڵکە کوژن دژایەتی کوردستانیەکەن بەڵام وڵای کەس ئاو جادە و کارەبای بە خەڵک نەفرۆشتوتەوە. یعنی تۆ توێ تورکیا ئەو ئۆتۆبانانەی لە تورکیا هەیە لە منتیقە کوردیەکان سێ چوار مەتاڕی لێ مەسەلەوەتە ڕۆژهڵاتی کوردستانی ڕایەوەی دوێنێ پێرە خەڵکیان لێ شەهید کردوین بەڵام ینی ئەوە چ زۆرە گوتارێکە بەڕاستیانی تو ئینسان بێ وەختێک کوردایەتی لەژێر ئەو مەترسیەوەی بەڕێزکار ئێمە پرۆژەیەک ئەگەر لە هەر پارچەیەک لە هەر خاچێک لە هەر قەزا و نەحیەک لە هەر گوندێکی دوو لە دەستی ئەم کوردستانە بکرێتەوە دڵمان پێخۆشەوێ بەڵام پێشووتر باسمان کردووە کە ئەمە دەبێت جۆرێک هاوسەنجی و عدالەتی تێدابی کە تێیدانە لەبەرەوە بودجەنیە لەبەرەوە داهات بە عدالەت دابەش ناکرێ لەبەرەوە ئیشتیهاداتی شخصی تێەکەوی لەگەنی مەرجەوەندی حیزبی تێکەوی ئەو جۆرە شێوازە مامەڵەکردنە ئەوەندەی وەکو کاراکتەرێکی حیزبی نمایشکردنە ئەمە وەکو حکومڕانی و دەوڵەتداری نمایشکردن نییە بۆیە ئێمە سەرنج و تێبینیمان لەسەر ئەمانەیە من پێم وایە ئەم شێوازە نەخزمەتکردنە بە حیزبەکەی بە حیزبەکەیان و نەخزمەتکردنیشە بە خەڵکی کوردستان بڕواناکەم کەس دڵی پێ بەکردنەوەی پرۆژەیەک ناخۆش بێ وڵا ئێمە بەقەت ئەرز و ئاسمان دڵمان خۆشە پرۆژەیەک لە هەر پارچەیەک لە هەر کونج و کە لە بەرێکی ئەم کوردستانە بکرێتەوە بەڵام حەزمان لێیە چۆن ئاور لە جادە و ڕێگاوبانی دهۆکی ڕەنجینە بێتەوە بە هەمان نەفەسیش بۆ هەڵەبجەی شەهید و گەرمیان و ڕاپەڕین و سلێمانی و سۆران و تەواوی ناوچەکانی کوردستان بێت ئەم ئەزمونە ئەمە ئەزمون کراوە من ئیشارەتم پێکرد لە سایەی تاکڕەوی لە سایی نەخوێندنەوەی یەکتری لە سایی تێکچوونی هاوسەنجی کە ئێمە گەیشتوینەتە کوێ و چیمان لە دەستداوە لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ متمانەی خەڵک بەدام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان کەمتر ئەبێتەوە وەقووەت و هێزمان لە وڵاتانی دەر و دراوسێ و لە بەغداش کەمتر ئەبێتەوە و لە ناو خۆش متمانەی میلەتەکەمان کەمتر ئەبێتەوە بۆی ئەم جۆرە سیاسەتە ئێمە گەیاندۆتە ئەم قۆناغا بۆی ئومێدەوارین کە هەموو لایەکمان تێگەیشت بین کە ئەم شێوازە خزمەت بە میلەتەکەمان و بە کوردستانە کەشمان ناکات هاوپەیمانەتی و ڕێکەوتنەکەتان لەگەڵنەوەی نوێ بەردەوامە بەگومان ئێمە هاوپەیمانەتیمان کردووە ڕاشمان گەواندو ئەم هاوپەیمانەتیە دژی هیچ هێزێکی سیاسی نییە ئەم هاوپەیمانەتە لە پێناوی دەرباسکردنی هەرێمی کوردستانە لە قۆناغێکی چەق بەستووی سەخت و ئێمە ئامادەین بۆ خزمەتی میلەتەکەمان ئەیخینە خزمەتی میلەتەکەمان ئەگەر پارتی پەیامێکی بۆ ناردن وتی بەسەر چاوەرن فەرم و یەک لەگەڵتاندا ئەنیشم ئەزانی پەیامەکە ئێمە شاندێکمان هەیە و مەکتەبی سیاسی هەیە شاندی دانوستانکار هەیە و سەرۆکی شاندەکە هەیە هەر پەیامێک کە ئەوان مکەلەفن بەوەی پێیان بگۆڕینەوە چی بڵین بەرامبەر یەکتری من ئومێدەوارم لە هەلومەرجی ئێستادا ئێمە پەیامێکمان هەیە کە پەیامی سەرۆک بافڵە و پەیام گۆڕینەوەشەیە و پێشووتر مامۆستا سەلاحەدین بەهادینیش دەست پێشخەریەکی کردووە و بۆ نزیکردنەوەی لایەنەکان و پارتیش ئیعلانی کردووە پێشتر کە لەگەڵ نزیکبوونەوەی لایەنەکاندا بۆیە من پێم وایە ئەبێ لە دۆخی ئێستادا کە جارێشتری شەڕی نێوانی ئێران و ئەمریکاش دەستی پێکردەوە خەتەریش لەسەر وڵاتەکەمان هەیە من ئومێدەوارم هەموو لایەکمان واز لە شەڕی میدیایی بینین چونکە شەڕە دەمدووچی میدیایی و سۆشیال میدیا هیچی لێ سەوز نابێتەوە جگە لەوەی کە ناومێدی میلەتەکەمان ماندووە هیلاکە موچەی لە کاتی خۆی بۆ نایە کێشەی پارەی ئاو کارەبایی هەیە کێشەی خزمەتگوزاری هەیە کێشەی بنزینی هەیە سەرباقی ئەوەش ئێمە بین شەڕێکی میدیایی قورسی نابەرپرسانە درێژە پێ بدەین من پێم وایە کاتی ئەوەیە دان بە خۆدا بگرین تۆزێک دەست لەسەر برینەکانماندا بنین چونکە 2000 ڕێگا دروستەکە ئەوەی بێکەوە ڕێککەوین و بەیەکەوە دابنیشین و ئەم قۆناغە سەختە تێپەڕین قەدەری ئەم وڵاتە وایە کاتێک کە درۆن دێت کاتێک کە ساڕۆغ دێت جیاوازی ناکا لە نێوان هەولێر و سلێمانی جیاوازی ناکا لە نێوان دهۆک و هەڵەبجەی شەهید میلەتەکەمان لە قۆناغێکی ناخۆشدایە ڕۆژانە خەڵک شەهید دەبی ئازار و ئەشکەنجە ئەدرێ میلەتەکەمان بۆیە من پێم وایە قۆناغی ئەوەیە سازش بۆ خۆمان و بۆ میلەتەکەمان بکەین ئەمە ڕێگا دروستەکەی بۆیە ئەو دۆخە بەردەوامبوونی پرسانە لە میدیا قسە بکەین هەموو لایەکمان هەوڵدەین زەمینە سازی بکەین بۆ ئەوەی ئەگەر ئومێدێک ماوە من پێم وایە دەرچەیەک ماوە ڕۆشناییەک هەیە بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو مەترسیەی کە ئێستا لەسەر هەرێمی کوردستان هەیە کە جاری تر نزیکەی زیاتر لە یەک مانگ شەڕ بوو نەمانتوانی یەک کۆبوونەوەی هاوبەش بەیەکەوە بکەین جارشتر شەڕ وڵاتەکەمانی گرتوتەوە جارشتر لە دەوروبەرمان ئاگربارانە بمانەوێ نەمانەوێ
پروشتی ئەم ئاگرە بەرهەرێمە کەشمانەکەی وەش بینین ئەکەوێت ڕۆژانە هاوڵاتی شەهید دەبێت ئازار بە جەستەمانەگەی ئەگات بۆیە ئەرک و بەرپرسیارەتیمانە با ئەگەر ئەزمونمان لە ئیڕابردوو نەگەر لە ئێستا وەربگرین بەیەکەوە بین حسابمان بۆکەن ئەزمون سەلماندیتی کاتی ئێمە یەکێتی و یەکڕیزین دۆستەکانمان زیاتر دەستی دۆزایەتیمان بۆ درێژ دەکەن نەعازەکانیشیان سڵمان لێکەنەوە پێچەوانەکەشێ ڕاستە لە سایی یەکێتی و یەکگرتووی زۆر شت بەزەدەزێنی لە سایی پەرتەوازەی ئەوەی هەمانە ئەوی شەکەوێتە ژێر ئەو دۆخە ئیدامەدان بەو دۆخە بەردەوامی لەو دۆخە بەبێ هیچ مەسەلێک ینی بڵێمەوە پامێک بۆ پارتی یان بۆ یەکێتی یان بۆ کەس مەترسی لەسەر قواری هەرێمی کوردستانیش دروستەکە ئێمە ترسی ئێستا لەسەر قواری هەرێم لە هەموو کاتێک زیاترە ئێستا ئەوە موچە لە خەتەردایە شەڕ درۆن شەوانە و ساڕۆخ ئاراستە هەرێمی کوردستانەکرێت هاوڵاتیمان شەهید دەکرێت و کۆمەڵک هەرێم لە معادلاتی ینی نێودەوڵەتی و ئیقلیمیشدا ڕۆژ لە دوای ڕۆژ لە پاشەکشەدایە دۆستانمان لەسەر ئاستی ناوخۆیی و دەرەوەش ئامۆژگاریمانەکەن کە پێویستە ئێوە یەک بن یەک ڕیز بن ئێمە خۆمان یەک نین خۆمان یەک ڕیز نین بۆ گلەی لە خەڵک بکەین ئێمە خۆمان بە دوو پێیان مامەڵە لەگەڵ وڵاتانی دەرەودر بە دوو پەیامە چینە بەغدا دوێنێ و پێرە ئێمە هەڵبژارنی سەرۆک کۆمارمان کرد هەڵبژارنی جێگری سەرۆکی دووەمی پەرلەمانی عێراق کرا دەنگدان بوو بە کابینەی تازەی حکومەتی عێراقی ڕوونە ئێمە یەکنین ئێمە لەوێش خەریکی قۆڵبادانی یەکدینە کە من دیسانەڵێمەوە پاساو نەبی بۆ خۆمان بەڵام یەکێتی لەگەڵ ئەوە نەبوو یەکێتی لەگەڵەوەمە بە یەک ڕیز بچینە بەغدا بە یەک دەنگ بچینە بەغدا چۆن شیعەکان یەکگرتوون و چوارچێوەیەکیان هەیە بۆ کۆکردنەوەی هێزەکانیان ئەگەر لەسەر لە خوارەوەش ناکۆک بن چۆن سونەکان توانیان لە ناو خۆیاندا شتێک بۆ خۆیان دروستکەن ئەی بۆ ئێمەی کورد لە هەرێمی کوردستان نەتوانین چوارچێوێک دروستکەین بیرت نەچێ ئێمە یەکێتی ڕازی بوو لەسەر ئەنجومەنی باڵای سیاسی لە هەرێمی کوردستان پێک بێ بە یەکەوە گفتوگۆ لەسەر کێشەکان بکرێن لەوێ کێشەکان چارەسەر بکرێن کۆمەڵێک هەنگاوی باش چوبووینە پێش بەڵام دوایی ئەم هەنگاوانە بەداخەوە تێکدران ومێدەوارین دەرس و پند و عیبرەتمان لە ڕابردوو بگرێت وەرگرت بێت نووسینێکم خوێندەوە کاک لوقمان مەسەلەن بە دوواداچوون شم کرد و متابعەیەک شم کرد مەسەلەن لە چوونی بەڕێز عەلی زەیدی سەرۆکوەزیرانی عێراقیش هەرێمی کوردستان لە پەراوێزدا بوو یەک تایتڵ هەبوو سوپای عێراق و هێزی پێشمەرگە بە هەمانجی ڕوبەڕووی داعش دەبنەوە جارێکتر وەکو سەرباز سەیدمان دەکەن وەکو قووەت هێز ئەگەر دیسان لەو نقطەیە ئەگەر هەرێمی کوردستان حکوومەتێکی شەراکەتی ڕاستەقینیە بووە کورد دەیتوانی با پرسیارەکە گژیرتر بکەم ئەوە بنمونەوە بگرین ینی ئەو بێ ڕۆڵبوونەی کورد لە پرسە ئیقلیمیەکان لە پرسە نێودەوڵەتەکان لە پرسە عێراقیەکان لە پرسە دارایی و ئابوووریەکان لە ڕوبەڕووبوونەوەی جەنگەکان ڕەبتی بەوە هەیە کە پیلانێکی تۆکمە و دژی کورد هەیە یان بەڕاستی پەیوەندی بەوەی هەیە ناوماڵی کورد پەرتەوازە و وێرانە زانی ئەگە سیر بکەین ئەو نمونەی عەلی زەیدی نزیکترینیانە بە نمونەوەمان ئەگە سیر بکەین کاتێکە ئێمە یەکچێتی و یەکریزی لە نێوانماندا هەبوو کاتێک مامزەلال سەرۆکایەتی کۆماری عێراقی کرد کە سەفەری ئەمریکا کرد سەرۆکی هەرێمی لەگەڵ خۆی برد کاتێک کە وەفد و شاندێک ئەمە حەقیقەتە کاتێک کە وەفد و شاندێک داتە بەغدا مامزەلال تەکلیفی ئەکرد یا بەرنامەی کاری شاندەکەی وا دائانە کە سەردانی هەرێمی کوردستانیش بکە ئەبێ سەرۆکی هەرێمی کوردستان و کات کە زەمانێک کاک مەسعود بوو و دوایی کاک نێچیروان بوو ئەبێ ئەوانیش ببینێ ڕئیس حکوومەت کاک نێچیروان بوو ئەبێ ئەوانیش ببینێ ئەبێ لەگەڵ ئەوانیش دەمن هەما هەنجوو هاوکاری هەبوو قووەتی هەرێم قووەتێکی گەورە بوو زۆر جار هەرێم وەکو دەوڵەتی و کیانێکی سەربەخۆ مامەڵەیە کرد کیانی سەربەخۆ مامەڵەیە کرد بەڵام بەداخەوە کاتێککە ئەو هەمە هەنجانە نەمان کەما بینین سەرۆکی هەرێمی کوردستانە چێتە بەغدا بەڵام سەردانی سەرۆک کۆمار ناکە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە چێتە بەغدا دەرگا بە دەرگا سەرکردەکانی هێزە جیاوازیەکان لە شیعە و سوننە بەسەر دەکاتەوە بەڵام سەرۆک کۆمارێک هەیە کە سەرکردەیەکی کوردی خۆمانە قاوەیەکی لەگەڵ ناخواتەوە نای کاتێ یەک تیمی هاوبەش لەگەڵ خۆی و بتوان بێ قووەتەوە مامەڵە بکەن ئەمانە زەرن لە هەرێمەکەمان ئێمە تێگەیشتین تاقە سوار بە تەنها تۆز ناکات ئەمە پندێکی کوردیە ئەبێ ئێمە تاقە سوار بین زەرەرەکەین بێکەوە بین قازانجەکەین ئێمە شەزانین ئەوانی شەزانن
میلەتەکەشمان نەزانی ئیتر کاتیەوەی دەست بخینە ناو دەستیەک بەڵام دیسانی شەڵێمەوە ئەمە پەیامێکمان داوە دەستی ئاشتەوایی و برایەتیمان درێژ کردووە چاوەڕوانین زۆر جار باسیەوە دەکرێت کە ئەوانە هەمووی ڕاستین بەڵام متمانە نییە ئەو متمانەی نێوان یەکێتی و پارتی بە دیاریکراوی چۆن دروست دەبێت قەدەری ئەم وڵاتەوەیە مەسئولیت و بەرپرسیارەتی ئەم وڵاتەوەیە کە ئێمە بێکەوە هەڵیگرین ئێمە ئەگەر بەیەکەوە شەریک بووین لە کۆی جومگە هەستیارەکانی حکومڕانی ئەگەر لە مەلەفی پەیوەندیەکان بەیەکەوە بووین ئەگەر توانین مامەڵە لەگەڵ وڵاتانی دەرە و دراوسێ لەگەڵ ڕێگای موسسە و دامەزراوەکانی حکوومەت بەیەکەوە بیکەین ئەگەر سەرۆکی حکوومەت سەرکردایەتی شاندێکی هەرێمی کوردستانی کرد بە دوو وەزیری یەکێتی و وەزیرێکی پارتیشی لەگەڵ بن ئەگەر وەفدێک هات با بەیەکەوە بیان بینن ئەگەر ئەم هەماهەنگێ لە بواری پەیوەندیەکان لە بواری ئەمنی لە بواری ناوخۆیی لە بواری دارایی بەیەکەوە ڕەنجی دایەوە ئەمن پێم وایە هەرێمی کوردستان بواری ئەوەی هەیە کە بچێتەوە قۆناغە زێڕینەکانی پێشوو بەڵام دیسانی شەڵێم ئەمە دەست پێشخەری و هەنگاوێکە ئەبێ هەردوو لامان تێگەیشتنمان بۆ ئەم قۆناغا هەبێ من پێم وایە میلەتەکەمان بەدەست ئەم ململانەیە ناتەن دروستە زۆرماندی و هیلاکە و باجیشی داوە هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان و دەسەڵاتی کوردی خاوەن باشترین لە میلەتی خۆیەتی لە هەموو قۆناغە سەختەکان موچەی لێ ئەبڕێتە حمولەکە پاشەکەوتەکرێ ڕازی نایدرێتەوە ڕازی بەچەند ڕۆژ موچە جارێک وەرەگرێ بەرگە ئەگرێ ڕازی نییە بەرگە ئەگرێ نرخی نەوت و نازانم چی و چی و چی بەبێ مەعنا لەسەر هاوڵاتی گرانەکرێ ئەم میلەتە شایستەی ئەوەیە کە زیاتر خزمەتی بکەین ئەم میلەتە کاتێ لە هەرێمی کوردستان قەوما هێزە خۆبەخشەکان ئەگەر ڕێگەدرا بە ڕنگ بوو قووەتیان بەقەدەر قوتی هێزی پێشمەرگە هەموو خەڵک ئامادە بوو چەک لە شان بکات و بەرگری لە خاچی کوردستان بکات ئەوەی کە تااقەتی چەچشی نەبوو بە ئیمکانێت و بە هاوکاری پشتیوانی لە هێزی پێشمەرگ لانی کەم لە ماڵەوە دوعایەکی بەخێریە کرد کەواتە ئێمە خاوەن میلەتێکین کە ئەبێ ئەو میلەتە شایستەی ئەوەی حکومڕانیەکی باشتری هەبێ و باشتر خزمەتی بکەین گوناحە تاوانە لە بەرامبەر ئەو نەعەدالەتێ لە خزمەت گوزاری لە سێکتەرە جیاوازەکان لە هەرێمی کوردستان دەستەوەستان بین و تەماشای میلەتەکەمان بکەین ئەم میلەتە قوربانی زۆری داوە دیسانەڵێمەوە لە هەموو قۆناغە سەختەکاندا پشتیوانی لە دەسەڵاتی کوردی و لە حکوومەتی هەرێمی کوردستان کردیا شایستەی ئەوەیە ئەم میلەتە ئێمە بەیەکێتی و بەیەک ریزی و بەیەک گرتی و بەتەنازول بۆ یەککردن بهێنانەکاوی حکوومەتێکی هاوبەش شەراکەتی ڕاستەقینە لە کۆی زونگە هەستیارەکانی حکومڕانی بەدەست لە ناو دەستی یەکنان وەڵام دەرەوەی ئەم باشەی میلەتەی خۆمان بین ئەو بەردەوامیە هیچ لە سوودی پارتی دموکرات کوردستانە چێ ئەمە بکات قازانجەکان چێ ئەمە بکات لای میلەتەکەی خۆشەویست دەبێ چێمان زووتر دەست پێشخەری بکەین پێمامە قازانجەکە بەڵام چاوەڕوانی ئەوی نەکەین دیسان هێزێک باڵا دەست بێ لەسەر حیسابی هێزێکی تر ئەمە مومچین نییە بەڵام بە شەراکەتی ڕاستەقینە بە هاوسەنجی بە بەیەکەوە بوون بە ئۆباڵی میلەتەکەمان دۆخەکەمان بەیەکەوە بگرینە ئەستۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی ئاشتەوایی لەسەر دەستی هەموو هێزەکانی تر درێژت بەردەوامی ئەو دۆخە هیچ سوودی بۆ ئیسلایەکەیە بە هیچ شێوەیە زەرەری زۆری کردی ئێمە بیرمان نەچێت دوێنێ و پێرە ئێمە بینیمان لە نەتیجێ ئەم ناکۆچیە بوو بینیمان هەر لە عێراق ڕوبەڕووی چی بووینێتەوە و ئێستاش کە دۆخێکی نەخوازرا و لە هەرێمەکەماندا هەیە لە سایی یەک نەبوونمان ڕۆژ لە دەرۆژ خەتەری زیاتر لەسەر وڵاتەکەمان و میلەتەکەمان دروستە بێ بۆیە ڕێگا دروستەکە کە ڕەنگەوە 100 بارەبی بیکەینەوە هەموو ڕۆژش بڵێ کەم نییە یەکێتی و یەک ریزی هەموو ڕۆژێ ئەو یەکێتی و یەک ریزی بڵێنەوە کە بێگومان بەڕێز لوقمان وەردی ئەندامی سەرکردایەتیەکی نیشتیمانی کوردستان زۆر سپاس دەکەم. خۆشەویستانی کورسات نیوز لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.